کوڕی من چۆنن؟ باوکی من ئەمڕۆ یاریەکمان هەیە ئەنجامیین ئەوی چییە؟ ناسانی جلوبەرگ. لێرە 4 جلوبەرگمان هەیە چوارە ئەمە دانەیەکیانە سێری ئێرە بکەن کوڕی من سێری ئەوە بکەن باندیان ئەوە چییە؟ گۆرەوی. کوڕی من ئەمەیان چییە؟ سێریکەن؟ کراس. ئەمەیان ڕاهێنەی ناسانی جلوبەرگ بە شێوەی گروپی من ئاریانجلی ڕاهێنەر لە سنتەری ڕاهێنانی پەروەردەیی بۆ مناڵی خاوەن پێداویستی تایبەت ئەم ڕاهێنانە ئەتوانی بە شێوەی تاکی و بە شێوەی گروپیش ئەنجامی بدەیت لەم ڕۆیە ئێمە لەسەر 3 منداڵ ڕاهێنانەکە ئەنجامین سەرەتا ئەم ڕاهێنانە پێویستی بە چەند کەرەسەیەکی سادەیە وێنەی ئەو پۆشاکانی کە دیاریمان کردووە بۆ نمونە کراس گۆرەوی کڵاو پانتۆڵمان هەیە پاشان کورسێک یاخود تۆپێک یاخود بازنگێک بەکار ئەهێنیت مناڵەکان بە دەور ئەم بازنگە ئەخولێنەوانێ بە چەپڵەیەکی من کە ئاماژەیان بۆەکەم ئەڕۆن بەلای ئەو پۆشاکی کە دیاریمان کردو بەم شێوە بەردەوام ئەبین لە کۆتایی ئەتوانی پاداش بەکاربێنی بۆ مناڵەی کە باشترین دەستکەوتی هەبوو یاخود باشترین بژاردەی هەبوو لەم یاریەیە.